با بانکشتێکی فەرمی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان لە ئەمریکایە لەبێت لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا کۆ دەبێتەوە پاڵپشتەکانی ئەمریکا جارێکی دیکە بۆ هەرێمی کوردستان و هەروەها بەردەوامیدانی پەیوەندیەکانیان دووپات دەکاتەوە کۆمەڵک خاڵی گرنگکەن کە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵ ئیداری ئەمریکا باسی لێوە دەکات. زیاتر قسە دەکەم سەبارەت بە گرنگی پێگەی هەرێمی کوردستان بۆ ئەمریکا هاوکات بۆ ناوچەکە و بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتیش بەگشتی لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر بارزان جەوهەر مامۆستای زانستە سیاسیەکان لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. ئەوەی کە گرنگە پێگەی هەرێمی کوردستانە کە ئێستا لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە حسابێکی تایبەتی بۆ دەکرێت، ئەم سەردانە بۆ ئەمریکا وە کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەرپرسانی باڵای ئەمریکا چۆن دەبینن؟ لە ڕاستیدا ئێمە ئەگەر سیر بکەین خاڵی وەچەرخان و دەستپێکی هەرێمی کوردستان لە دوای گۆڕانی ئەو پارادایمە بوو کە ئەمریکا براوەی جەنگی سارد بوو و فاکتەرێکی سەرەکی بوو لە بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان دروست بێت و بە درێژایی ئەو مێژوە تاوەکو ئێستا ئێمە ئەگەر سیر بکەین لە چەندین وێزگەی زۆر گرنگ ئەمریکا پاڵپشتی مانەوەی سەقامگیری و ئاسایش و ئابووری هەرێمی کوردستان بووە. بۆیە ئێمە پێمان وایە کە تەوقیتی سەردانەکەی بەڕێ سەرۆکی حکوومەت لەو کاتەدا گرنگێکی یەکجار زۆری هەیە و بە هەمان شێوە هەڵوێستی ئەمریکیەکان و سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆی کە ئێمە پەیوەندێکی دوور و درێژمان هەیە و خاڵی بەهێزی هاوبەش و استراتیژیمان هەیە لە نێواندا لە ڕووی مێژوویەوە، لە ڕووی بەهای هاوبەشەوە و لە ڕووی هاوپەیمانەتی هاوبەش. ئێمە بۆ نمونە ئەگەر سەیری بەهای هاوبەش بکەین دەبینین کە بوونی دیموکراسی وەکو بەهایەکی هاوبەش لە نێوان هەردوو لایەندا و پاڵپشتەکانی ئەمریکا بۆ بەهێزبوونی دیموکراسی لە هەرێمی کوردستان و ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و پاڵپشتیکردن و هاو ئەجندایی سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە ناوچەکەدا ئەمانە هەموو کۆمەڵێک بەهای هاوبەش بوونەوە دەڵێ قوربانی هاوبەشمان هەبوو بۆمانایە کە ئێمە مێژوێکی دوور و درێژمان هەیە ئەو مێژوە بە ساڵێک و 2 ساڵ دروست نەبووە بەڵکو سێ دێ ئێمە لەگەڵ ئەمریکا بەردەوامین و گۆڕانکاریی ئەوتۆ لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەرامبەر بە هەرێمی کوردستان دروست نەبووە بەڵکو لەسەر ئەساسی پاڵپشتی و هاوپەیمانەتی ماوەتەوە. باشە دکتۆرم، پاڵپشتی و هاوپەیمانەتی ئەتوانێت وا بکات کە ئەم تەحەدیاتی کە لەسەر هەرێمی کوردستان هەیە کەمتر بێتەوە؟ ئەنتۆنی بلینکەن وتی پاڵپشتی هەرێمێکی خۆراگر دەکەین، ئەو تەحەدیاتی کە لە ماوەی ڕابردوودا بە تایبەتی هەرێمی کوردستان توانێتی بە تەنیا ڕوبڕووی بێتەوە، ئەتوانێت لە چه ئاستێکدا بێت؟ ئێمە لە زانستە سیاسیەکان کار بە تیۆرەکان دەکەین. لە ڕووی تیۆریەوە ئێمە گەستەی یەکێک لەو تیۆرانە بکەین تاوەکو ئێستا لەسەر ساحەی دەولی بە تیۆری یەکەم دادەنرێت تیۆری ڕیالیزمە. ڕیالیزم دەڵێت ئەو ئەکتەرانی کە لاوازن یان بێهێزن یان نادەوڵەتین یان نانستەیت ئەکتەرن، ئەمانە هەمیشە بۆ ئەوەی کە بمێننەوە و ئاسایشەکەیان بەردەوام بێ پاڵپشت دەبن بە هاوپەیمانەتی لەگەڵ لایەنی دیکە. بێگومان هەر قسەیەک هەر کەلیمەیەک کە لە کۆشتی سپی لە ئیدارەی بایدن یان لە وەزارەتی دەرەوەیان دەردەچێت ئێمە حسابێکی تایبەت بە ئەو کەلیمانە دەکەین. لەوانەیە ئێمە باشتر لە هەموو ئەو هەڵوێستانە ئەو کەلیمانەی ئەمریکیەکان تێبگەین بەرامبەر بە هەرێمی کوردستان مانەوەی هەرێمی کوردستان و حکومەتێکی خۆڕاگر و بەردەوامی بوونمان لەگەڵ ئێوە بۆ تێپەڕاندنی ئەو قەیرانانەی کە هەیە هەروەکو پێشتر تێمان پەڕاندووە. بەڕاستی ئەمانە کۆمەڵە کەلیمەنە کە پێمان دەگوترێ کە گۆڕان لە استراتیژیەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا دروست نەبووە، بە هەمان شێوە پاڵپشتی هەرێمی کوردستانە. و بێگومان من دەمەوێت ئەوەش ڕوون بکەمەوە هەم لە بۆ میدیا هەم لە بۆ ڕایگشتی کە سیاست هەمووی لە ناو میدیا نییە. یعنی ئەوەی کە چەند کەلیمەیەک لەلایەن بەڕێ سەرۆکی حکوومەتیان بلینکردنەوە باسکرا ئەمە بۆ میدیا ئەمە شتێکە و ئەوەی دیکەی کە بە دوو قۆڵی دەیکەن یان لە کۆبنەوەکی داخراودا دەکرێت کۆمەڵێک ڕێککەوتن و کۆمەڵێک هاوپەیمانەتی نوێ هەیە کە ئێمە لە داهاتوودا بەڕاستی شوێنەوەرەکانی دەبین. باش، ئەم پاڵپشتی ئەمریکا لە کاتێکدایە کە کۆمەڵێک ئاڵۆزی لە ناوچەکەدا هەیە بە تایبەتی لە نێوان هێزەکانی ئەمریکا و گروپە میلیشیا چەکدارەکان لە عێراق بۆ دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق، بەڵام پێتان وانیە کە پێگەی سیاسی ئەمنی سەربازی و جوگرافی هەرێمی کوردستان ئەتوانێت پارێزەری سەقامگیری و ئاسایش لە عێراق بێت بە پێچوانەشەوە ئەتوانێت وەمە کاریگەری لەسەر بۆچوون و ڕوانگەی کۆمەڵگەی نێودەوڵەتی و ئەمریکاش دەبێت بەرامبەر بە هەرێم؟ بێگومان ئەمریکا تاوەکو ئێستاژ وەکو سەرداری جیهانیان تاکە جەمسەری جیهانی کاتێک کە لەگەڵ ئەو ئەکتەرە نادەوڵەتیانە دادەنیشە دییان لەگەڵ دەوڵەتەکان دیالۆگ دەکایان چەندین سەردانی بلینکن بۆ ناوچەکەدا هەبوو هەموو حساباتێک دەکا. ینی ئەمە تەنیا ئەسڵەن داواکاری هەرێمی کوردستان نەبە بەڵکو میوانداریەک بۆ لەلایەن ئەوانەوە. بێگومان ئەمانە نەخشەی نوێیان هەیە و جۆ بایدن پلانێکی نوێی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەیە کە هەرێمی کوردستان بەشێک دەبێت لەو پلانەوە. ئەمریکاش و ئێرانیش و عێراقیش و لایەنەکانی دیکەی هەرێمیش لە سەنجی یان لە گرنگی ئەو کۆبنەوە تێدەگەن، چونکە بەڕاستی هەرێمی کوردستان ئێستا لە واقعێکدا لە زەمانێکدایە کە لە سەردەمی ڕاکێشی نیوە بەرەی مقاومەیە و هەرێمەکە بە قۆناغێکدا دەڕوا کە یەکلایکردنەوەی هێزەکان بۆ لایەنێک بۆ نمونە هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو خاڵی بەهێزی سیاسەتی دەرەوە ناوخۆی هەرێمی کوردستان بریتی بۆ لە ڕاگررتنی هاوسەنجی کە ئەمەشیان
بەشێکە لە گریمانەکانی تیۆری ریالیزم بۆی کە ئێمە بۆ ئەوی بتوانین بمێنینەوە هاوسەنجی لە نێوان تورکیا و ئێران، هاوسەنجی لە نێوان سین و ئەمریکا، لە نێوان رووسیا و ئەمریکا، لە نێوان ئێران و ئەمریکا کۆمەڵێک هاوسەنجیمان ڕاگرتو، بەڵام ئێستا کێشەی سەرەکی ئێمە لە بەردەم ئێمە قبول نەکردنی ئەو هاوسەنجیە لەلایەن بەرەی مقاومەیان ئەوەی کە سەرکردایەتی بەرەی مقاومەتەکە بۆی کە یان لەگەڵمی یان دوژمنمی. باشە دکتۆر، ئەگەر لە کۆتایشتا پرسم دەستکەوتی ئەم دەرفەتە زێڕینە بۆ هەرێمی کوردستان لە ئێستادا چۆن هەرێمی کوردستان دەتوانێت بەکاری بهێنێت؟ بێگومان وەکو باسم کرد ئەو شتانی کە باس کرا بۆ میدیا ئەمە جزئێکی زۆر بچووکێتی و ئەوەی کە ڕێکەوتنەکانی دیکە ئێمە لە داهاتوێکی نزیکدا دەیبینین. بۆ نمونە هەر یەکێک بە خێرایی لە دەرهاوشتەکانی ئەو بوو کە کاک مەسرور بارزانی باسی ئەوە کرد کە ئێمە لەگەڵ دۆستەکانمان ڕێک دەکەوین بۆ ئەوەی کە دەست بە هەناردەکردنەوەی نەوت بکەین. من بە پێشبینی خۆم ینی بەبێ زانیاری پێم وایە کە لە چەند ڕۆژی داهاتوو شوێنەواری ئەوە دەبینین کە چۆن یان دوو ڕێگەمان لە پێشە، یان ئەوە تا جارێکی دیکە بەسەر بخۆیانە نەوت بنێرینە دەرەوە کە ئەمە تاران و بەغدا پیانوانی لە بەرژەوەندی ئەوان بیان ئەوە تا ئەو ڕێکەوتنێکە لە بودجەی 3 ساڵی عراقدا کراوە دەبێت جێبەجێ بکرێ بە هەر یەک لە قۆناغەکان. من تەسەوڕ دەکەم لە ماوەی چەند مانگی داهاتوو بارودۆخی ئابووری و سیاسی و ئاسایشی هەرێمی کوردستان زۆر باشتر دەبێت لە ماوەی ڕابردوو. بەڵێ بەڕێز دکتۆر بارزان جۆهەر مامۆستای زانستە سیاسیەکان زۆر سپاس کە لەگەڵمان سپاس.